جارك پارێزگارە دهۆکێ دکتۆر علی تەتەر میوانێ من بۆ گوتی ما پلانە پارێزگەها دهۆکێ بکەینە پایتەختێک گەشتیاری. پایتەختێک گەشتیاری چاوە چێت بیتن و باڵافرخانە نەبیتن. دەوێ دەمێدا پلان چیەش بوو و دهۆک ببیتە پایتەختێک گەشتیاری بێ باڵافرخانە چاوە دکارن وێ ئارمانجێ پێک بینن. دەربارەی پلان و بەرنامەی ڕێڤەبەریا گەشت و گوزاریە دهۆکێ بوو سەرێ ساڵێ و هەروەها ساڵا داهاتیژی ژێهێژایە دکتۆر خەیری علی ئۆسۆ ببورن ڕێڤەبەرەی گشتیە گەشت و گوزارە دهۆکێ دەپرسم دکتۆر خەیری گەلک بەخێراتیە کوردستان 24 سەرچاوە ئەوە بەحسێوەیەکی کرد و ئەف ساڵە حتا داویە یعنی دەستپێکا vێمە هەیە زێدەتر ji 2 ملیۆن گەشتیاران قەستا سنوورێ پارێزگەها دهۆکێ کردیە. هەوە پلان چیەش بوو سەرێ ساڵێ؟ زۆر سوپاس بەوە ئەم جێژنە سەرێ ساڵێ تافدە گیانی پیرۆزیت کەن و تایبەتی خەلکێمە کوردستانی و پارێزگەها دهۆکێ و ئەبرایەت خۆت مەسیحیشک و ئینشاءڵڵا سارا خەوشیە بێت و سەرکەفتنێ بێت و ئینشاءڵڵا بەرەف دەورێتا کوردیان بچین بۆ جێژنە سەرێ ساڵێ ئەکید تەوجیهاتی جەنابی محافظی الگەل سندیکا ڕۆژنامەوانە لەگەڵ ڕۆشنبیری ڕێڤەبەریا ڕۆشنبیری ڕێڤەبەریا گشت و گۆزارە ئاهەنگێک دێتەکردن ئێوارە سەرێ ساڵێ الپارکە نەوروز دێتەکردن. باشە یعنی ئەو ڤیستاڤالە کەرناڤالە چییە هەون لێ ناو ددانن لە پارکە نەوروز دەهێتەکردن یعنی بۆ ڕاکێشانە سەرنجە گەشتیاران چ نافخۆ چ بیانی بوو سەرێ ساڵێ بەستە؟ توزانی ئەکید وەختیان ڤیستاڤالێکت کەینم هەم بۆ گەشتیارە و هەم بۆ خەلکی پارێزگەها دهۆکێشک یعنی تایبەتی بۆ سەنتەرێ باژێڕێ دهۆکێ و شعورێ بکەنشک و حکوومەتێک گرنگێت دەتەوان ئاهەنگا و دوێت خۆشەکەش بۆ ئەوی خەلکێمە پەیداکەت فعکیت گەلک گەشتیار وێ ڕۆژێ دێنە وێ پارکێش ناڤەڕاستە عێراقێ و گەلک شوان ژێشترکیش ئێنە ئەوێ پارکی و دێ ئامادە بن و ئەس باوەڕکەم دێ ڕۆژەکە خۆش بشک و گەلە گەشتیارش ئەم دێ دەست خۆڤێنین و کە پلانەما و پەیوەندیت مەد بەردەوام من گەل وان گەشتیارێن پارێزگەهێن عێراق بێنە vê ڤیستاڤالێ. باشە ژبلی پلانە سەرێ ساڵێ بوو ساڵا داهاتی هەوە چه پلان هەیە بە تایبەتیەوە بەحسێ تەمامکردنا پرۆژەیە گەشتیاریە چیایە زاوا کرد دێ چ لێ هێت و دێ چکیان قۆناغا دوێ؟ ئەکی توزانی ینی هەریکاریە حکوومەتە هەرێما کوردستانی ینی مزانی نەفکابینە دومایکێ گەلک گرنگی وادایە کەرتە گشت و گۆزارێ پارێزگەها دۆکێ جەنابی محافظیش ڕاستی گەلک گرنگی وادایە وان ئەوە فأكيد يعني بروجي سكي دي كفتة جيبجي كرندا يعني احتمال نزيكترين فترة دي كفتة جيبجي كرندا وهي ما أوشك مرحلة دوية بروجي تشايزا وشك كفتة جيبجي كرندا أوش حمو بو خزمتا خلقي بارزقها دهوكيا بو كيشانا راكيشانا قشتيارانا بو ديتنا درفتين شوليا هما أرمان جامعة سركية ريفا بريا قشتو قوزارة حكومة هريما كردستاني بارزقها دهوكي كو أم جيت قشتياري زيادة تر بيش وبچن بو ركيشانا قشتيارا هم بو ديتنا درفتين شولي بو خلقي ما بطال البارزقها دهوكي هر أرمان جا سركي أفا شكرت قشتو قوزاري أفايا قۆناغا دویەم یا پرۆژەی گەشتیاریە چیایە زاواش کیڤە حتا کیڤەیە چل خود گریت؟ يعني اكيد قالك تشتي ديت باين يعني هنا جيبه جكنا مرحله دويم هندك تشتوت هندك جيبه جكرن هندك جيوتانا جيبه جكن بس مرحله دويشك وما قالك تشتا خوفت قرد يعني بتا جيكي قشتياري متكامل يعني خدمه جوزاريت حمد شي تذهبن فام باورت كانك بتا جيبه جكرن وديتا جيبه جكرن ان شاء الله بس باشترين تشتي جيبه جكرن وافد بتا اجر الركاشانا قشتيار نبس نافراست عراقي وهرما كرساني واز باوركم حتى سر استجانشك بتايبتي قالك قنصلتنا نجمكو دفين قشتيارا بينا بارزقها دهوكي ويكمين کەس هاتیە بەری چەند فترەکەش قۆنسڵی چیکوی هاتی کۆیەکش ئارمانجی توی ئەوە بوو و گەشتیارە بۆمە بینتە هەرێما کوردستانی. باشە دکتۆر خەیری پارێزگەها دهۆکێ بێ باڵافرخانەیە تو دزانی دوێ ساڵە 2015 ئەو باڵافرخانەیە بەرێ بنیاتەوە هاتیە دانان تەمام ببە هەری داوی پارێزگارێ دهۆکێ بەمە ڕاگەهاند و دیسا دەست بە دیزاینکردنا نەخشەیە باڵافرخانەیە هاتیەکردن ji ber ku ewa pêştir dîzaynê pêştir yekî ev ne û dem bi ser da çûye hewa çi zanyarî derheqê mijarê hene
توزانی يعني من توزانیاری سەروی بابەتترینە کە جەنابی محافظی چکیریە بەس ئەس وەک ڕێڤەبەر وەک زانستە بارێ گەشتیاریدا دانانە فڕۆکەخانە بۆ دهۆکێ پڕاستی دێ گەلک تشتا بخۆڤەکێشێت دێ گەلک گەشتیارینێت دێ پسانایی بۆمە دێ چێتر چێبێت گەشتیارێت ئۆڕۆپی ئەکسەر دێن خەلکێمە ئەوێت جنسیت ئۆڕۆپی دێن ئەوژە سەردانەمەکەن ئەوش بنە گەشتیار مەدەم جنسیت ئۆڕۆپی هەینە فەز باوردکەم یعنی گەلک تەسیلاتە دێ پێشکەش کەت بۆ ڕێڤەبرنا کەشتێ گشت و گۆزاری بۆ پێشەخستنە کەرتێ گشت و گۆزارێ چەنگ و ئەف جۆرێ پرۆژە گەلک گرنگیە گەلکە گرنگە بۆ کەرتێ گشت و گۆزارێ پسانایی تێت شونان بچینە هەولێرێ شونان بچینە غێر فڕۆکەخانە ممکنە مکسەر بینە منطقە خۆ بینە پارێزگەها دۆکێ پڕاستیشک گەلە خەلکێ مەشک وی چۆش دەرڤژێ منطقی فاڤەدێ دەرفەتەکە گەلەکە باش بێت هەم بۆوان و بۆ پێشەخستنە کەرتێ گشت و گۆزارێ چەنگ و هاتن و چۆن و مەتار فڕۆکەخانە پڕاستی گەلەکی گرنگە بۆ پارێزگەها دۆکێ بەسۆکیش ئەم نزانین چی دیزاین بۆ ڕاهەتێدانەوە و دێ چاوبێت ئەوشک تابعی جەنابێ محافظیە و تابعی جیاتت پەیوەندیدارە. دکتۆر خەیری چەند پرۆژەیەن گەشتیاری لە سنوورێ پارێزگەها دهۆکێ هەنە داهاتێ ئەفساڵ یێژکەرتە گەشتیاری و پارێزگەها دهۆکێ هاتی لە گۆڕی وێ هەژمارە هەوا گوتی کو زێدەتر ژ 2 ملیۆن گەشتیارە بوو چەند بوو؟ توزانی نزیکی 900 جیێن گەشتیاری مێتێن سەرانسەری پارێزگەها دهۆکێ وەک ئوتێل موتێل ڕێستۆرانت کافێ وەکیوان جیهانە ئەو نزیکی 250 سروشتیشکمێتین فپارێزگەها دۆکێت بتە زەنگینترین پارێزگاه سەرئاستی عێراق و هەرێما کوردستانی بجیێن گەشتیاری نزیکی 81 نوشک وتاتینەڤەکردن فاکیت ئەوەش دەرفەتەکە بۆ خەڵکێمە و 81 بێنەڤەکردن بۆ دەرفەتی شۆلی بێنە دیتن فڕاستی ئەوە خطواتێت گەلک باشن نزیکی ڕۆژانە پارێزگەها دۆکێ تقارێت 15,000 کەسێکی وەرگرت شەوانە فازبارکەم ئەوەش ڕێژەکە گەلەکە باشە بۆ پێشەخستنە کارتێک گشت و گۆزارێت ئەوی باجێرت بۆ پارێزگەها دهۆکێ ڕێڤەبەرێ گەشت و گوزارە دهۆکێ گەلک سپاس هێژایە دکتۆر خەیری عەلی ئۆسۆ.